بۆ ئێوە بەیانی ئێوە و تاوی بینەرانی کەناڵەکەتان باش سپاس بۆم دەرفەتە سەبارەت بە پرسیارەکەشتان گەنج خۆی بۆ خۆی چەندین قسە و تەوەر و بەرنامە هەڵەگرێ و ناکرێمە لە تەوەرێکی ئاوها لە بەیانی باشێکە ئەمە بتوانین قسە لەسەر توانە و میکانیزمەکانی مامەڵەکردن لەگەڵ گەنجان و لەگەڵ ئەوەشە چۆن مامەڵە لەگەڵ تواناکانی گەنجانە بکەین بەڵام ئەکرێ ئەمڕۆ ئێمە قسە لەسەر کورتپوختەی ئەو بابەتە بکەین کە ئێوە هەڵتان بژاردووە. ئێستەسمارکردنی تواناکانی گەنجانەکە و بەڕێستان مقدیمەی بەرنامەکەتان ئاماژەتان پێکرد ئەکرێت چەندین هەنگاوی بۆ بگرێتە بەر و لەو هەنگاوانش ئەکرێت چ لەلایەن خودی گەنجان خۆیانەوە بێ و یان لەلایەن خێزانەکانیانەوە بێ و دواتر لەلایەن حکومەت و وەزارەتە پەیوەندیدارەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیشەوە بێ ئەکرێ هەرێک لەوانە بۆ خۆی ڕۆڵی هەیە لە ئێستەسمارکردنی تواناکانی گەنجان ناتوانرێ هیچ لایەنێکی فەرامۆش بکرێ بەتەنیا یعنی ئەگەر بڵێن خەتای لایەنێکە بەتەنیا کە ئەم ناتوانێت تواناکانی ئیدامە بدا و ئیداری بدا و تواناکان بڵێن لایەنەکانی تر فرامۆشکەین ئەمە ناکرێتە ئەوەی قیاسی بکەین کەواتە هەموویان وەکو تۆڕی جاڵجاڵەکەوان هەمویان وابەستن بەیەکەوە هەمویان پێکەوە ئەتوانن کاریگەریان هەبێت لە ئێستەسمارکردنی تواناکانی گەنجان. باشە من ئەمەوێت لەسەر ئەوە بۆستم ینی ئەو وەکارانەی کە دەتوانن کاریگەریانە بێت تۆ ئاماژەت پێکرد ینی چۆن دەتوانن بە نمونە مەسەلەن حکوومەت بە نمونە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بە نمونە خێزان و دوجار خودی کەسەکە خۆشی چۆن دەتوانێت ینی سوود لە کاتەکانی خۆی وەرگێ حتمما دواتری بەسینەوە بەم قۆناغی کە ئێستا لە هەرێمی کوردستانە گەنج پێدا تێپەڕ دەبێت. بەڵێ فعلەن وایە ئێمە کاتێک کە مناڵێک لەدایکە بێ هەر لە خێزانەکەیەوە کاتێککە کاریگەریان ئەبێ لەسەر ئەم مناڵە و ئەم خێزانە تا چەند ئەتوانن تواناکانی مناڵەکەی خۆیان بدۆزنەوە ینی مناڵەکەی بۆ نە مناڵەکەی من پۆلیسەیە پۆلی چوارە یەکسەرتیایە دەرەکەوێ مەسەن لە بیرکاریە زیرەکە لە هونەرە زیرەکە لە وەرزشە زیرەکە یان هەر بابلێت لە چ بوارێکە لێ هاتوویەکی تایە و لەگەڵ ئەمەشە ئەبێ خێزان ڕۆڵێکی کاریگەری هەبێ لە پەرەپێدان یاخود هاندانی مناڵەکەی کاتی ئەو کە لە تەمەنی مناڵێکە دەست پێکە کاتێککە خێزان پاڵپشتێکی تەواوی مناڵەکە بوو ئەو کاتی کە ئەو مناڵە گەورە ئەبێ پەرە بە توانەکانی خۆیدا لە ڕێگای ئەوەی کە پێی گەیشتووە لە ڕێگای پاڵپشتی خێزانەکەی دواتر ئەمەی کە ئەبێتە هەرزەکار و تێکەڵ بە کۆمەلگا ئەبێت هەر چەنە لە مناڵەکە لەگەڵ قوتابخانە تێکەڵ بە کۆمەلگا بێ بەڵام دواتر کە خۆی بڕیار لەسەر چارەنووسی خۆیەدا کاتێکە لە قۆناغی هەرزەکاری تێپەڕێ ئەو کاتە کی ڕۆڵی ئەبێ مەسەڵەن ڕێکخراوەکانی کۆمەڵ مەدەنی خۆی ئەگەڕێ بەدۆی ئەو شوێنانەی کە تواناکانی ئەمیتایە مەسەن توانەکانی خۆی بۆ منە لە ڕێکخراوێک کابینێتەوە ئەبێ کۆنتاکت بکە لەگەڵ ئەو ڕێکخراوە یعنی هیچ کەسێک نانێرێتە شوێن گەنجێکە بڵێ بۆ خۆی دانیشت بێتە قاچ خسبێتە سەر قاچ و بنێرە بەدوای بڵێ بێ من تواناکانی تۆ گەشەی پێ ئەدەم یارمەتیت ئەدەم کەواتە ئەبێ گەنجەکە خۆی لە هەڵدانە بێ ئەو کەناڵە بدۆزێتەوە کە ئەتوانێت تواناکەی خۆی ئاسەر بکە ئەمە لە ڕێگای ڕێکخراوەکانەوە و دواتر لە ڕێگای وەزارەتەوە و وەزارەتە معنیەکان کە حکوومەت ئەگرێتەوە حکوومەت چی کردووە مەسەلەن بۆ ئەوەی کە من بتۆ منێکی گەنج دوای ئەوەی کە ڕێکخراوەکان ئەمە خۆمان نەزان ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی تواناکانیان سنووردارە باشە ئیتوانای منیش من توانایەکی باشم هەیە بەڵام هەر لە کۆتایی بۆی من تواناکانم بکەم بە ئەو لە دەرفەتێکە بیقۆزمەوە و بیخەمە بازاڕ ئەوەی کە من هەمە ئەو توانایکە هەمە ئەبێ حکومەت یارمەتی دەرم بێ حکومەت لە ڕێگەی چی و یارمەتی دەری گەنجانە بێ لە بۆی تواناکانم پەرە پێدەم لە ڕێگای ئەو بەرنامە و میکانیزمانی کە هەیەی لە کاتێکە کە حکومەتێکە خۆی بە فەقیر بزانێ و خۆی لە منی گەنج فەقیرتر بزانێت کە من گەنجێکم گیرفان بەتاڵم حکومەت خۆی بە گیرفان بەتاڵ بزانێ ئەو کاتە لێرە چی دەرەکەوێت کاتێک خێزان پاڵپشتی کردوم ڕێکخراوەکان هاوکاری معنەویان کردوم و لەگەڵ ئەوەشە خۆشم هەوڵم داوە حکومەت لەو دیوە کە من ئیتر کار گەیشتەوەی کە من توانەکەم پەرەی پێدەم ئەو کاتە گرێتەوە بۆ یان ئەوەتانێ من ئەبێ لە گیرفانی خۆم هەوڵ بدەم ئەمە ئەگەر لە کاتێکە گەنجێکی خوا پێداو بم ئەگەر گەنجێکی خوا پێداونە بم ئەبێت چیکم ئایا بێت دەستە وەسان دانیشم لەبەر حکومەت هاوکاریم ناکە ئەو کاتە گەڕێتەوە بۆ ئەوەی کە بەرنامە میکانیزم دابنرێ و گەنجەکە هەر بەردەوام بێ لە کارەکانی زۆر باشە توانەکانی سنووردارە بێ و ناتوانێت وەک ئەوەی کە لە دەڵاتی بیخەتە بازاڕ باشە سەبارەت بە خودی گەنجەکە خۆی یعنی چۆن کات ئیستیغلال بکە و هەندێک جار ئێستا دەبینین ینی گوێمان لێ دەبێت لە گەنجان خۆیانەوە کە خۆیانەوە اعترافەکەن کە ئەنی کاتێکی زۆری ڕۆژەکەیان بە هەدەر دەچێت ڕەنگە تواناییەکیان هەبێت بەڵام بەهۆی تەکنۆلۆژیاوە بەهۆی زۆر بەکارێنانی مۆبایلەوە یاخود بەهۆی جۆرێک لە بێیوایی لەوەی ڕەنگە لەم وڵاتەیە لە مەریەمەیە کاری دەست نەکەوێت گەر بێ بیکە کاتەکانی تەخشان و پەخشان کردو نازانێت چۆن کۆی بکاتەوە سوود لە کاتەکە وەرگێت ئەمە تا چەند کاریگەریەوە گەنج دەبێت چۆنم کاتانەی استیغلال بکەوە چۆن کەڵکی لێوەربگرێت بەڵێ
دەستخۆش بێ ئوستاد ڕاستی تۆ دەست سەر کە کاتێک ئەمە نەخۆشیێکی گەورە و گران دەستنیشانەکەن ئەبێ دەستخێنێ سەر نقطە ئەساسیەکەی بەڕاستی بەڕێستان دەستان خستە سەر نقطەی ئەساسی کێشەکانی گەنج کە خودی گەنج خۆی لێ بەرپرسیارە ئەکرێ هۆکارەکانیشی بڵێن کە بۆچی گەنج خۆی لێ بەرپرسیارە هۆکارەکەی چیە ئەویش تەکنەلۆژیایە سەرەڕای ئەوەی کە لایەنی ئەرێنی هەیە تەکنەلۆژیا بەداخەوە لەم وڵاتی ئێمە چ لە گەورەوە حتاوەکو مناڵ لایەنە نەرێنەکەی زیاتر بەکارێنین ئەبێ من خۆم مامۆسایەکەم لە قوتابەکەم ئەپرسم ئەڵێ تا سەعات 3 شەو 4 شەو من بەخەبەر بووم لێکێک لەو بەرنامانەی کە هەیە ئێستا بڵاو مەسەرەن بە یاریکردن بێ یان بە سنا بێ یان هەر بەرنامێک لە بەرنامەکان بێ کە بە مۆبایل خەریکێتی ناکرێ بڵێن لە 100% گەنجان ئەمە ئەکەن بەڵام ئەتوانین بڵێن لە 180 گەنجان بە بەکاری بێسوود تا 3 شەو 4 شەو دانیشتون و لە تەکنەلۆژیای خەریکی ئەم کارانن کەواتە ئەمە وزەیەکی زۆری گەنجان ئەبا کاتێکی زۆر گەنجان ئەبا و لەگەڵ ئەوەشا بە ڕۆژەکەی ئەوانەی کە بەداخەوە کە تەعین نەبوون یاخود زانکۆی تەواو کردووە یان شەشی تەواو کردووە شوێنێک وەرنەگیراوە ئەمانەیشە دیسانەوە کە تۆ تا سەعات 3 و 4 شەو لەسەر خەت بیت و بە مۆبایلەکەت خەریک بی کەواتە ڕۆژەکەیشت نیوەی ڕۆژەکەشت بەخەو بەسەر بردووە کەواتە گەنجێکی استثمارمان نییە لەم کاتێ ئەو کاتە ئەو گەنجە خودی گەنجەکە خۆی خەتابارە و دواتر ئەوتمان ئەگەڕێتەوە بە کاریگەری خێزان ئەگەر خێزان جوان پەروەردەی کردبێ ناتوانێت بچێتە ئەو بارە بەڵام کاتێک کە من یەکە بەرنامە و پلانم نەبوو بۆ ژیانی خۆم کە کاتێک کە پلانم نییە لەو کاتە چمە ژێر کاری تێکەری پلانی خەڵکی ترەوە خەڵکی ترکیە پلاندانە بۆ نم تەکنۆلۆژیایەکێک لەوانەیە کە جەنابتان باستان کرد ئەبێتە هۆکاری ئەوەی کە من ئەو کاتێک کە نەمزانێت چۆن بەڕێی بکەم ناچارە ئەتۆ بێ سەرفیکە ئەو کاتە هەتا چکە من گەنجم وزەمتیایە ئەبێ ئەو وزەیە سەرفیکەم ئەگەر بەشتی باشە سەرفینەکەم ئەبێ بەشتی خراپە سەرفیکەم یعنی ناتوانانی ئەو وزەیە قەتیز دێ لە خۆتا بیتێڵتەوە ئەکرێتەوە قسێک لە دڵ تابێ حتا مردن لە دڵ تا بهێڵیتەوە بەڵام ئەو وزە و توانایی کە لە گەنجاهی ئەبێ هەر سەرفیکە ئیتر ئایا بۆ لایەنی باشە سەرفێکە یا بۆ لایەنی خراپە سەرفێکە کە هاتوو بەرنامەی نەبوو ئەو کاتۆکو جەنابەت باسی کرد یەکێک لەو هۆکارانەی کە گەنجی ئەمڕۆی ئالوودە کردو و سەرقاڵ کردووە مۆبایلە یاخود بڵێن تەکنەلۆژیایە کە بۆ لایەنی نەرێنی بەکاردێ کە ئەوەی کە جەنابتان باستان کرد فعلەن کاتێکی زۆری پێوە بەسەرفەکە و کاتێک یعنی هیلاکێکە ئەنجە کاریگەری هەیە ئەوە لەسەری بەزن کاریگەری بە پلەی یەکەم لەسەر مێشکی هەیە و دواتر لەسەر چاوی هەیە و دواتر لەسەر تەواوی ئەندامانی جەستەیە کاتێک کە تۆ مێشک نەخۆش بوو هیلاک بوو تەواوی جەستە بێتاقەتە بێ من لە ڕووی تەندروستیەوە ئەکرێ پزیشکێک لەسەری قسە بکە چۆن تەسیری لەسەر چاو هەیە لەسەر مێشکەیە لەسەر حتا قسەکردن هەیە لەسەر هەموو بابەتەکانی جەستە بڵێن باشە کاکا ماستۆ ڕایەنەری گەشەپێدانی مرۆییت یعنی ژینگەی وڵاتێک ژینگەی کۆمەلگایە تا چەند ینی هاوکارە بۆ ئەوەی تاک گەنجی بەهێز ئیستیسمار بکە و بەربیێنێ بۆ ئەوەی کە خزمەتی خۆی و کۆمەڵگەش بکات لە ئێستادا ئێمە لە هەرێمی کوردستانی ژینگەکە تا چەند لەبارە بۆ ئەوەی کە ئەگەر گەنج خۆی بیەوێت دەتوانێت بەوەی بگاکە دەیەوێت دەتوانێت سوودی بۆ کۆمەلگای کوردیە بێ بۆ خۆی هەبێ لە ڕووی داهاتەوە لە ڕووی معنەویەوە ژینگەکە لەبارە بەڵێ ئوستاد ئەگەر من حکوومەتی هەرێمی کوردستان بچێنین بە سجنێک باشە ئێمە گەنجانمان کۆمەڵێک گەنجێ زۆرێک لە گەنجان سجنون لە سجنان ئێستا نەک زۆرێک بڵێن بەشێک لە ئەوانەی کە سجنین لە مەرحەلەی لەو تەمەنان کە ناونراوە گەنج باشە گەنجمان هەیە لە ناو سجنانی لە ناو سجن کراوە کە هەموو ڕێگایەکی لێگیراوە بەڵام لە ناو سجنەکەشە یعنی کۆڵ نادا بڵێ من سجن کراوم و تەواو ئیتر من هیچ شتێک نابێ بکەم کەچێت لە ناو سجنەکەی داهێنانەکە لە ناو سجنەکەی ئیشەکە حتا لە ناو سجنەکەی پارە دەرەکە و بژێوی ماڵ و مناڵیشی دەرەکە کەواتە ئەگەڕێتەوە بۆ گەنجەکە خۆی یعنی هەرچەنە تۆ دەستوپات بەسترا بێتەوە ناکرێ بەواتای ئەوە نایە کە بڵێ من تەواو ئیتر هیچ شتێک ناکرێ ئێمە هەمومان ئەزانین حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگری نەکردو بە پلەی یەک لەوەی کە بڵێ گەنج ئەبێ چوارمشقی دانیشە و هیچ شتێک نەکا بەڵام لەگەڵ ئەوەشا دەرفەتەکان کەمترن بۆ ئەوەی کە من تواناکانم سەر بکەم ئەبیسین لێرە لەوەی گەنجەگەل هەڵەبجە کە توانێتی ئەوە بکات بەڵام حکوومەت یارمەتی نەداوە بۆ نمونە کاتێک کە تواناکەی من سنووردارە ئەبێ بەپێی تواناکەی خۆم کوردۆتەنەڵێ بەپێی بەڕەکەی خۆت پێڕابکێشە من چەند ئەتوانم ئەبێ ئەوە نەبکەم بەڵام ناشکرێ بۆ مانایی کە بڵێن بکو نمونەی سجنەکە بێنینەوە من چوارمشقی دانیشم و تەواو من هەموو شتەکانم بەڕوودا داخراوە ئەگەر هەموو دەرگاکانت لەسەردا بخرێ هەر پەنجەرەکەی بیکەیتەوە کە هەوای پاکت بۆ بێتە ژوورەوە لەگەڵ ئەوەشا گەنج ئەتوانێت کاری خۆی بکە بەڵام لەگەڵ ئەوەشا لەگەڵ قسەکەی بەڕێستم و هەمومان لەم وڵاتە ئەژین لەون ژینگە ئەژین کە ئەزانین دەرفەتەکان چەند بچووک کراوەتەوە ئەو هەلانەی کە دێتە بەردەم گەنجان چەند بچووک کراوەتەوە
کاتێک کە من بمەوێ کە شتێک بکەم ئەنجامی بدەم لە هەر دەرگایەکە دەم دەرگاکەم بەڕوودا ناکرێتەوە یعنی زۆر جا دەرگاکان بەڕوو تای کاتەوە مەسەن من گەنج ئەناسم یعنی پلانی جوانی هەبووە فکری جوانی هەبووە ڕۆژتۆتە لای لایەنی معنیدار منێن لەم گەرمیان و لەم کەلارە بەنم نبێنەوە من کۆمەڵێک گەنج ئەناسم کە خۆمی کێکم لەوانەی کە ئەو کات کە ناخۆمان بنین گەنجکە لەگەڵیانە بووم یعنی لە زۆر دەرگاماندا بۆ ئیشێکمان هەبوو کە نزیکەی 50 گەنج بووین ئیشێکی میدیایی بوو یعنی لە هەر دەرگایەکماندا هیچ کەسێک هاوکاری نەکردین باشە یعنی تو ئەنی ئەوەی کە ئێمە ئەمانە شتێکی زۆر ئەنی زۆر زۆریش نەبوو بەڵام نەمان ئەتوانی ئەو پارەی کە دابینکن بۆ ئەو توانایی کە هەمانە سەرفی تیا بکەین باشە دەگەڕێتەوە بۆچی ئەمە بۆستن لەسەر ئەمە لە کۆمەڵگایەکە کە کۆمەڵە گەنج جەنابەت نمونە تێنایەوە لەلایەن لایەنی معنیەوە ئەوەی کە پەیوەندیدارە بۆ بابەتە دەستگیرۆیی ناکرێت دەگەڕێتەوە بۆ سەقافەتی ئەو کۆمەڵگایە لەوە بەرهێنان لە تاکدا بۆی کە دوجار بۆ خودی کۆمەڵگاکەش سوودی هەبێت و بۆ خۆشی یان بابەتێکی دیکەیەکەوە دەکات گرنگ نەبێ بەلای هەریکێک لە ئێمەوە کە گەنجێکمان بەلاوە گرنگ نەبێت کە چی لە مێشکایەوە چی تواناییەکی چی شارەزایەکی کە دەستگیرۆی بکەیت. بەڵێ ئوستادگەن ئەم حەقیقەتە ناشارێتەوە کە گەنجان هێزی یەکەم و کۆتایی تواناکانی ینی هێزی یەکەم و کۆتایی بەگەڕخستنی کۆمەلگایەکی پێشکەوتون هەر کۆمەلگایە کە گەنجی زۆر بێن ناونراوە کۆمەلگایەکی زیندوو ینی ئەو کۆمەلگایی کە تەمەنی پیریان زۆرترە ناونراوە کۆمەلگایەکی مردوو ینی بۆیە کە ئەبینین وڵاتە ئەوروپیەکان ساڵانە ئەڵێن ئەوەنە گەنج وەرئەگرین ئێمە کەواتە ئەمە ئەوەگرێتەوە ینی خۆشبەختانە کوردستان و عێراق ئەگەر بە نمونە وەرگرین یەکێکە لەو کۆمەلگانی کە بە کۆمەلگای گەنج ناسراوە چونکە بەپێی ئەو داتانەی هەیە 160 دانیشتوانی هەرێمی کوردستان ئەگەر ڕێژەی هەرزەکاریشی لەگەڵ وەرگرین گەنجە باشە ئەمە کە 160 کەواتە هێزی کار لە کوردستانە فراهەم وەکو هێز بەڵام خۆدۆتانی تا چەند من هاوکاری پشتیوانی ئەکرێم لەم بابەتێ ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە تۆ باست کرد فعلەن هیچ شتێک ینی ناڵین هیچ شتێک نەکراوە لەگەڵ ئەوەیە دەستگیرۆ دەنێن بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمە حکومەت کە خۆی پێی ناکرێ ئەتوانێت کێ هان بدا بۆنە سەرمایه‌دارانمان هەیە ئێمە کەچی سەرمایه‌دارانمان بۆنی من پێشنیارێکمان کرد کە سیمیناری کۆنفرانسێکمان هەبوو ماوەی پێشەسە لە گەرمیانە کە بەرپرسانی شار لە گەرمیانە مەگە گەرمیان کوردستان بچووکە مۆ لە گەرمیانە گەرمیان بە نمونە وەرگرم پێشنیاری ئەومان کرد چەند بازرگانمان لە کەلارە هەیە بەسەن تۆ بازرگانان ئەبێ ساڵانە زەریبە بن بۆ حکومەت هەرێمی کوردستان ئەکرێ بڵێن لە جاتی ئەو زەریبە یا هەنێک جار بچیەکەن ئەم بازرگانانە دەستەکەن بە دروستکردنی هەنێک شت بە حساب ئەمەی کە زەریبەکان لەسەرکەم بێتەوە ئەکرێ بڵێن هەر بازرگانێک دەگەنج ساڵانە بهێنێتە ناو ئیشێکەوە یان لەو پارێک کە ئیدا بە زەریبە حکومەت دەتوان لە ڕێگەی ئەوش ئەوە بکە بەو پارەیە بتوانێت هانی گەنجان بدا کە ئەو فکرانیان هێنە لە ڕێژەی پرۆژەی بچووکەوە ئیسtismاری بکەن لە کۆتاییە کە من گەنجێکم خستە سەرکار ئەو گەنجش چەندین گەنجی تر لە دەوری خۆی کۆکاتەوە لە کۆتای هەلی کار ئەڕەخسێنم کە خۆم پێم ناکرێ ئەکرێ دەرفەنی ڕێگا بۆ بازرگانان خۆشکەم بەڵام بەداخەوە ئێستش بازرگانان لەگەڵ ناڵێم هەمویان بەشێکی زۆریان ئەویان خۆسەتە بۆ ئەوی نزیک ببنەوە لە بەرپرسان و لە حکومەتەوە چیەکەم پرۆژەکان ئەخەنە خزمەتی بەرپرسان و حکومەت و چوزانم ئەوانەوە ئەکرێ ئەمانە تێکەڵ بکرێ ئەبێت تێ هەڵکێش بکرێ وەکو چۆنتم خێزان و دواتر ڕێکخراوەکان و حکومەت و هەمومان پێکەوە ئەبێ کۆنتاکتمان هەبێ لەگەڵی کابین ئەکرێ لەو دیوەکەی تریشەوە مادەم حکومەت خۆی پێ ناکرێ ئەبێ بەدیلت هەبێ بەدیل بۆ ئەوە هەبێ ئەی بەدیل کێیە بازرگانان و سەرمایه‌داران و ڕێکخراو NGOکانی دەرەوەی کە دێنە حکومەتی هەرێمی کوردستانەوە کە فەزای کار فراوانترەکەن بۆ دەعمکردنی ئەو تواناکانی گەنجان ئەوەی کە توانایەکی هەیە بۆی پەرەی پێ بدا ئەنی ئەگرێتەوە بۆی لە ڕێگەی ئەوەش هەمدرێ بەڵام بەداخەوە ڕێکخراوەکانش حتا ئەوانەیشی کە لە دەرەوە دێن ئەبینین دابش بوون بەسەر هەردوو حزبی دەسەڵاتە لەم پرسیارەوە ڕێکخراوەکانی سەربەخیز بۆ بڕۆمیان ناتوانە بکەم باشە کەواتە ئەم هەموو هۆکارە کە جەنابەت باست کرد وە چەندین کەسی تریش باسی کردووە لە هەرێمی کوردستاندا سەبارەت بەم بابەتە و زۆر بابەتی دیکەش ینی کۆمەڵگای کوردی بەرەو کوێ دەبا دەکرد بەم شێوازە ینی ئاور لە گەنجەکان نەدرێتەوە سوود لە تواناکانی ئاوەر نەبینێ یەکێک لە هۆکارەکانەوە بووە کە کۆچی گەنجان زیادی کردو حتممە ئەمە بچمەناوە باسەوە بزانم تێڕوانینی ئێوە سەبارەت بە ئەم کۆچە زۆرە کە چەندین ساڵە بەردەوامە لە کورسانەوە بۆ وڵاتانی ئەوروپا و ئێستا بە لێشاو دەبینرێت بەشێکی ناگەڕێتەوە بۆ ئەوەی کە نەمانتوانیوەیانی ئەم گەنجانە ڕابگرین و ڕێک بابەتەکەی ئێمەیان بەسەردا ئەوەی کەەوە بەرهێنانە لە گەنجدا و دەستگیرۆی کردنیانە نەتوانراوە لە هەرێمی کوردستانە بکرێت
بەڵێ گەنج واتە هێزی کار کاتێککە منێکی گەنج کە پۆلی 12 تەواوەکەم لە هیچ شوێنێک ناوم نایەتەوە لە زانکۆیە باشە کە زانکۆ تەواوەکەم من ناڵم ئەبێ ئەوەی کە زانکۆی تەواو کردا بمەزرێ يعني ئەوە قسەی من نییە بەڵام لەگەڵ ئەوەشە دەرفەتی کارم بۆ نەڕەخسێنراو لە ڕێگای ئەو کۆمپانیان و کە دێن ینی حکومت کار ئاسانی کۆمپانیا بۆ سەرجەم شار و شارشکان لە کۆتایی ئەو گەنجانە کاری تابکەن لە کردی تایبەتا بڵێ ئەمە لە حاڵەتێکە کاتێکە من ئەوەشم نییە و فکرەیەکی باشیشم لەلایە و ئەمێ لە هەر دەرگایە کە دەم دەرگام بۆ ناکرێتەوە حتا منێکە گەنجێکم لە بواری حیسەناعی من گەنجێکم لە بواری هونەرە من گەنجێکم لە بواری هەر بوارێک لە بوارەکەنە باز بزنسا کار بکەم هیچ سەرچاوەیەکم نییە بۆی من بتوانم ئەوتوانم بکەم لەگەڵ ئەوەشە کاتێکە من ئەمەوێ بۆ حەقی خۆم ئەچمە سەر جادە و داوای حەقی خۆش مەکەم گوێم لێ ئەگرێ بەڵام بە قسەم ناکە و ئەوە ناکە ئەمانە هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە هۆکارەکانی ئەکرێت بڵێن سیلسیلە بەرنمەیەکە بۆ بێهیواکردنی گەنجان کاتێکە گەنج بێهیوا ئەبێ کاتێکە گەنج بێهیوا بێ ناچار ئەبێ بیر لە بەدیل بکاتەوە من لە پێشەکیە باسی ئەوەم کرد گەنجان ئەو هێزەی کە تیانە ئەبێ سەرفی بکەن ئیتر ئایا بۆ خزمەتکردنی خۆی وڵاتەکەیەتی یان ئەبێ خزمەتی وڵاتێکی تری بێگانە بکە کاتێکە من لێرە ناتوانم وزە و تواناکەم سەرف بکەم ناچار ئەبم سەرخۆم هەڵگرم کە سەرخۆم هەڵەگرم ئەم دەرهاوشتی لێکەوتەوە کەیسە بەداخەوە ئەو کۆچە لە ناکاوێکی لە نەوەتەکانەوە بوو لە سەرەتا و لە کۆتایی نەوەتەکان و دواتر ئێسەش ئەبینین دیسانەوەمە چەند ساڵێکە دیاریدەی کۆچسەری هەڵداوەتەوە ئەبینە قوربانی ئەبینە خۆراکی قرش و ئەبینە خۆراکی دەریا و ئەبینە نێچیری دەستی بێڕەحمانەی خەڵکێک کە لە ئێمە نین کەواتە ئەمە هۆکاری بێهیواکردنی گەنجانەوەی کە باسمان کرد ناچارە بین دیاریدەی کۆچی لێ بکەوێتەوە دیاریدەی کۆچ ئێستا ڕەنگە هەست بە مەترسیەکانی نەکرێ بەڵام لە کۆتایی ئەبێ ئێمەش ئەگەر ڕێگری لێ نەکرێت لەم دیاریدەیەوە لە مەترسیەکانی دیاریدەی کۆچ بە تایبەت لە نێو گەنجاندا ینی بوەستم ئەوەی کە لە هەرێمی کوردستان ڕوودەدات ینی باسمان کردوە زۆر جاریشتراوە کە هەرێمی کوردستان کۆمەڵگەیەکی تا ڕادەیە گەنجی زۆر زۆرەوە دەتوانێت سوود لە تواناکانیان بکرێت بەڵام ئەوەی کە هەیە لە ماوەی ڕابردوودا و بە ئێستاشەوە جەنابەت باسی مەترسیەکان کرد حەزەکەم مەترسیەکان ڕوونکەیتەوە بۆ داهاتووی هەرێمی کوردستانم کۆمەڵگەیە بەرەو کوێ دەباتە کرد کۆچکردنی گەنجان بم شێوەیە بەردەوام بێەوە بیانەوێ هەرێمی کوردستان چۆڵ بکەن ئایندەی هەرێمی کوردستان ئەگەر بەم شێوازە گەنج کۆچکە چی لێ دێت؟ بەڵێ بەداخە ئەوەی کە ئەی بینین ئەنی شتێکی زۆر زۆر ئەوە نییە بڵێن تازەیە دیاریدەی کۆچ لە هەرێمی کوردستانە کاتە حکوومەتی هەرێمی کوردستان هیچ دەرسێکی وەرنەگرتووە لە ڕابردوو کاتێ هەر ئینسانێک حتا وەکو تاکە من ڕابردوو تازە ڕۆشتووە بەڵام کاتێکە من سوود لە ڕابردوو وەرنەگرم بۆ بنیاتنانی ئایندەی خۆم ینی بۆ داهاتوی خۆم کەواتە داهاتووشم لە مەترسیایە کاتی ئەگەر ئەمە بچێنین بە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر بە بەرنامە و بە پلانەوە کار بۆ منەکە ئەم کۆچە ڕابگرێ ئەو کاتە ئایندەی حکوومەتی هەرێمی کوردستان لە مەترسێکی زۆر گەورایە ئەو سامانە مرۆیی کە حکوومەتی هەرێمی کوردستان شانازی پێواکە سامانە مرۆیەکەی کەم کەم وەکو مۆمێکێمەوە ئێستا حکوومەتی کوردستان بە مۆمێکی گەشت بچوبهێنین ئەو کاتە ئەم مۆمە کەم کەم لە توانەوەیە کاتێک کە مۆمەکە توایەوە تاوا بوو ئەو کاتە ئاگرەکەش ئەکوژێتەوە بەداخۆ ئینشاڵڵا ناگەینە ئەو ڕۆژە ئەکرێ حکوومەتی هەرێمی کوردستان ئێستش بەدەدا چونکە بۆ هۆکارەکانی گەنج بۆچی گەنج کۆچ ئەکا ینی ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان دیراسی ئەم حاڵەتە بکە ئەبێ وەکو بەڕێستان ئاماژەتان پێکرد لە ڕێگەی کەرتی تایبەتەوە کە خۆی دامەزراندنی نیە ئەبێ کەرتی تایبەت بەڕێ بخات دەستی حزب بە تایبەتی هەردوو حزبی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستانە دەستی حزب لە کۆمپانیەکان دوور بخاتەوە چەندین کۆمپانیا کوێم ئاگادارین بە تەمان بێن لە شارەکانە ئیستیسمار بکەن و ئەو سەرمایەکە هەیەە وەگەڕی بخەن لە بازاڕە و کاتێککە سەرمایەکان وەگەڕەخەن و کاتێک کۆمپانیا گەورەکان دێنە ناو شارە گەورەکانەوە ئەو کاتە چەندین دوا پرسیارم ئەگەر بێهیوایی کە دروست کراوە دوا پرسیارمەوەیە کەواتە یعنی لە کۆتاییە گەنج دەبێت چۆن خۆی ینی ئاڵانگاری بکات لەگەڵ ئەو تەحدی ئەو بابەتانی کە ڕوبەڕوویان دەبێتەوە لە بێهیواکردن لە دەستگیرۆی نەکردن ئەوەی کە لە تەوەرەکەدا بە تێر و تەسەلی باسمان کرد گەنج چۆن خۆی دەبێت ینی بوەستێ ینی بەرامبەریان و تەحەدا بکات لەوەی کە بمێنێتەوە خۆیشی پێ بگەێنێ بەڵێ بەدڵنیایە و ئەکرێ ئەمە ناکرێ من لەگەڵ ئەوانیم بڵێم گەنجان تاوکە بێ هیوا بوون ئیتر کۆڵ بدەن کۆڵدان لە هیچ فەرهەنگێکان نییە کۆڵدان واتە تەسلیم بوون
کاتێک کە من کۆڵم دانی تەسلیم بووم بۆ واقعی کە لە هەرێمی کوردستان هەیە ناکرێ من هەرێمی کوردستان جێ بێڵم بۆ چەند کەسێک ینی کەواتە ئەگەر ئەگەمەوتمان زۆری نەیگەنجە ئەگەر حکومەت ئەگەر بڵێن دانیشتوانی هەرێمی کوردستان 5 ملیۆن بن ئەکرێ 3 ملیۆنی ینی نزیکەی 3 ملیۆنی گەنج بن باشە 2 ملیۆن و نیوی بۆ سەرەوەی گەنجە ناکرێت 2 ملیۆن گەنج حتا کە تەسلیمی واقعێک بێ کە مەسەن چەند کەسێک حکومەت هەرێمی کوردستان بەڕێوە بن لەگەڵ ئەوەی ئەکرێ گەنجان پێکەوە دەستی یەک بگرن و پێکەوە بەرەنگاری ئەم ناعەدالەتیەی کە ئێستا ڕوبەڕووی گەنجان بۆتەوە منی گەنج بۆ بێهیوا بم کاتێک من گەنجی مەسوول ینی کوڕی بەرپرسان کە ئەبینم ئەو بخۆی بە هایلایڤەژی شەوانە کە لایڤەکان یەکاتەوە لە باخ و لە ئەو شتانەی کە بڵاوێکەکەن لە فەیسبووکە کاتێک کە من گینەرێک لە گیرفانمەنیە کە من ئەبینم زانکۆم تەواو کرد ئەوم نەکردو کە ئەوە ئەبینم بێهیوا بم بەڵام ئەکرێ ئێمە دەرگای ناڕەزایەتەکان بکەینەوە و چۆن من ناڕەزایەتەکەم دەرببڕم ئەکرێ بە شێوازێکی مەدەنیانە ئەوەی کە هەیە من بتوانم دەنگی خۆم بگەێنم هەمومان یەکگرتوو بین لە ئیشەکانمانە یەکگرتوو بین لە داواکردنی حەقی خۆمانە دڵنیام ئەگەین بۆ ئامانجەی کە ئەمانەوێ بەڵام ئەگەر هاتوو کۆمەلگامان یاخود بڵێن تەواوی حکومەتمان تەسلیمی ئەم چەند کەسە کرد ئەکرێ ئەوانەی کە کوردستان حکومەتی کوردستان لەو دوو حیزبن چەند کەسێکن چەند سەرێکن ئەگەر هاتوو ئێمە 1 ملیۆن سەرمان تەسلیمی 5 سەر کرد ئەو کاتە بێ ناچارین ئەوە قبولکەین کە ئێستا دیاریدەی کۆچی ڕوویداوە ئەکرێ ئەبێ هەمومان پێکەوە یەکدەنگ بین بۆی بتوانین حەز و تواناکانی گەنجان جێبەجێ بکەن و حەزانی کە هەیەە بە پێی توانە ئەوەی کە لە مەسلحەتی خۆیانە ئێمە هاوکار بین و دەستبار بین بۆ ئەوەی بتوانن بە خەونەکانی خۆشیان بگەن. بەڵێ ئامانج محەممەد ڕایەنەری گەشە پێدانی مرۆیی سپاس